بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە بەرنمەیەکی باس و خوازدا بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست گەیشتمەوە تەوەری ئەمڕۆی بەرنمەی دوانگەی ببورن بەرنمەی باس و خواز کۆمەڵکوژی لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە بۆچی کورد لە قۆناغەکانی ڕابردوودا بەردەوام ڕوبەڕووی کۆمەڵکوژی بۆتەوە لەگەڵ ئەو گەلانەی کە لە دەوروبەریدان لە کاتێکدا زۆربەی ئەو گەلانەی کە کورد کۆمەڵکوژیان کردوون یاخود کوردیان کۆمەڵکوژ کردووە گەلانی مسلمان بوون و میلەتی کوردیش میلەتێکی مسلمان بووە هەمیشە بە کردار سەرماندوویەتی کە ئاینی ئیسلام ئاینی بنەڕەتیەتی ئەو ڕۆژانەی کە کورد کۆمەڵکوژ دەکرا کۆمەلگەی نێودەوڵەتی مافی مرۆڤ لەکوێ بوون بۆچی هەمیشە کۆمەلگەی نێودەوڵەتی لە حاڵەتی یاساییدا باسی مافی مرۆڤ و دیموکراسی و کۆمەڵێک چەمکی دیکەی مرۆڤاتی دەکات و لە قۆناغەکانی ڕابردووشدا کورد هەمیشە کۆمەڵکوژراوە و کۆمەلگەی نێودەوڵەتی لێ بێدەنگ بووە دیارترین ئەو ڕووداوانەی کە کورد تایدا کۆمەڵکوژراوە 16 ساڵی 1970 کە بەهۆی بردومانی کیمیایی ڕژێمی باز بەسەر شاری هەڵەبجەی شەهیددا کە بووەتە سمبولی ئاشتی و پێکەوەژان ئێستا لە هەرێمی کوردستان ئەم ڕۆژە یاخود لەم ڕۆژەدا کۆمەلگەی نێودەوڵەتی هەمووی خەوتبوو و ئاگای لێ نەبوو کە کورد کۆمەڵکوژ دەکرات لەم چوارچێوەیەدا منداڵ پیر ئەوانەی کە تاوانیان نەبووە گەورەکان سیاسەکان هەمویان بە یەکجار لە ناو چوون خوێندنەوەیکی ئاینی بۆ چەمکی کۆمەڵکوژی لە ڕووی ئاینیەوە دەکەین بەگشتیوە لە ڕووی ئاینی ئیسلام بە تایبەتی لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سەردار حەسەن زانای ئاینی مامۆستا گیان بەخێر بن مامۆستا گیان من دەمەوێت لەوە دەست پێ بکەین کە کۆمەڵکوژی چییە لە ڕووی ئاینی ئیسلامی پیرۆزەوە سزای ئەو کەسەی کە میلەتێک یاخود گیان لەبەران بەگشتی کۆمەڵکوژ دەکات سزاکەی چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله ربي زيدني علما کۆمەڵکوژ یا کوشتنی ئینسان کە خوای گەورە ئینسانی لەسەر ئەرزا دروست کردووە بە خەلیفەت الله و خوا سبحانه وتعالى لە قورئانە پێمان دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم خوای گەورە ڕێزی لە مرۆڤ ناوە بەڵام کەسێکی دیردێ ئەم ژیانی لێ ئێسێنێتەوە یا بڵێن پاکسازی ئەکا کوشتنی تاکە کەسی بێ یاخود کوشتنی بە کۆمەڵ بێ ئەمە ئەگەر سەری یاساکانی ئیسلام کەین خوای گەورە حرامی کردووە نەک هەر کوشتن لە یاسای ئیسلامە بەڵکوم یاسا سەماویەکان بەگشتی حرام کراوە کوشتن چونکم قەتلێک و قەتڵ و جەریمەی کوشتن جەریمەیەکە لە دوای کوفرەوەکو عولەما باسی ئەکا لە دوای کوفر یا لە دوای شرک عقوبەکەی کوشتن و قەتڵە بۆیە بە تێگەڕایی ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کوشتنی تاکە کەس بێ یاخود قەتڵ و عامی جەماعی بێ شەرعی ئیسلام حرامی کردووە زۆر باشە مامۆستای بەڕێز باس لەوە کرد کە کوشتنی تاکە کەسێک لە ئیسلامدا حرام کراوە گەر بێت و بەناحەق بێت و دەقی قورئانیشمان هەیە ئەوەی کە دەفەرموێت ئەگەر بێت و کەسێک بەناحەق بکوژرێت واتە تاکە کەسێک لای خوا گەورەترە لەوەی کە دیواری کەعبە بڕ و خوێندرێت بەڵام لە قۆناغەکانی ڕابردوودا دەبینین کە ڕژەمێکی وەکو ڕژەمی باز یاخود ڕژەمەیەک لە دوایەکەکانی عێراق هاتووە کوردی کۆمەڵکوژ کردووە بە یەک جار واتە یەک و دوان نییە بەڵکو بەگشتی ئەگەر بێت و کەسێک بکوژێ بەناحەق سزاکەی بەم شێوە بێت ئەگەر گەلێک یاخود وڵاتێک جوانترین نمونە هەڵەبجە کە 5,000 کەس بێک لە یەک کاتدا لە ناوچوون سزای ئەم جۆرە کەسانە چۆن دەبێت لە ڕووی ئاینەوە خۆی لە ڕووی ئاینی ئیسلامەوە کە خوای گەورە حرامی کردووە لەوەی کەوا ئینسانێک ئەگە بکوژرێ لەوەی کە خوای گەورە ڕێزی لەم ئینسانە ناوە یا کەرامەت و حورمەتی ئینسانی پاراستووە حرامی کردووە بکوژێ جا ئەو کەسەی کە یەکێکە کوژێ یاخود جەماعەتێک کوژرێ یا کۆمەڵکوژیەکە ئەوەتە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەنعا 7 کەس یا 12 کەس وەکو دەفەرمون بەشدار بوون لە کوشتنی کەسێکە بۆیە ئەمری کرد بە کوشتنی هەر هەمویان فەرمووی ئەگەر هەموو ئەهلی سەنعا بەشدار بێ لە کوشتنی کەسێکە هەر هەمووی ئەکوژرێتەوە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی باسی ئافرەتێکمان بووە کا دەفەرمێ ئافرەتێک بەهۆی کوشتنی گیاندارێکەوە بەهۆی حەبسکردنی پشیلەیەکەوە کە حەبسی کردهبوو نان و ئاوی نەدایە هەتاکو کوشتی خوای گەورە سزاکەی خستنی و ئاگری جەهەنەمەوە ئەی ئەگەر کەس ئەمە گیاندارێک ئەی ئەگەر کەسێک ئینسانێک لەم ژیانەیە مەفحکاتەوە ئەی کەسێ ژیانێک کە خوای گەورە ژیانێکی پێداوە ڕێزی لێناوە
فێری ئەسماءەکانی کردو و علم آدم الأسماء كلها لكسك واخوا سبحانه وتعالى أمر ملائكة كسجدي تكريمي بوبن كسك خوا فرمي إني جاعل في الأرض خليفة أم إنسان جينشيني خواي جوري خليفة الله كسك واخوا فرمي هو أنشأكم واستعمركم فيها أي إنسان بو أويك وداني لسا أرزا بربابك أي كسك ب نجياتي كسك جماعتي بكوجيا قتل عامي كسك كاوك أويك برامبر به هەڵە بجەکرا دیارە وشی کە بەرامبەر بە هەڵە بجەکرا قەتڵ عام کە میلەتی کورد لە پرسیارەکانتا لە جینۆسایدی ئەنفال تاکو کیمیابارانی هەڵەبجە لە دێر زەمانەوە میلەتی کورد یەکێک لەو هۆکارانی کەوا نەیارانی بە تایبەتی بەعس و بە تایبەتی ئەوانەی کە چایان هەڵنایە بەس وەکو بە میلەتی کورد وەکو میلەتێکی موسڵمانە ئەوان لە ڕووی بانگراوەندی فکری و دینیەوە سەیری میلەتی کورد دەکەن میلەتی کورد ئێمە مانەڵێن کە لە سەدا 90 یا لە سەدا 95 یا زیاتری موسڵمانە لەو ڕوانگۆ سەیر ئەکرێ بۆ یەگە سەیری هەموو ئەدیانەکانیش بکەی سەیری وڵاتان بکەی یۆنانیەکان ئەگەرەکو ئینسان قشکاڵ و چاوشین نەبێ حسابی بۆ ناکە یا لە نێو جوولەکەدا نحن الشعب الله المختار ئێمە شعبێکی بەڵێ هەیا خود لە ئەمریکای پێشکەوتوو کە زیاد لە 30 میلیۆن ئینسانی ڕەشپێز تیاسوو بەس لەبەرەوەی ڕەشپێز بوو بۆیە ئینسان کاتێ ئەگەڕێتەوە بۆی کە حورمەتی هەبێ لەگەڵ ئیسلاما بێ و ئەمەشی کە ئەم قەتڵ و عامی کە ئەکرێت زیاتر بەشێکی حەسادەتە و بەشێکیشی ئەوەیە کە سەپێنەری حکم و دەسەڵاتێکی ستەمکارانەیە بەسەر میلەتە مامۆستا باس لەوە کرد کە کورد لە ڕووی فکرەوە تا ڕادەیەک جیاواز بووە بەڵام لە ڕووی ئاینەوە کورد هیچ جیاوازی نەبووە لەگەڵ ئەو گەلانی دەوروبەری لەگەڵ عەرەب لەگەڵ فارس لەگەڵ تورک بۆ بە درێژایی مێژوو کورد هیچ کاتێک بە شێوازێکی فەرمی ڕەتی نەکردوێتەوە کە ئاینەکەی ئاینی ئیسلام نەبێت و ئەم ڕژەمی باسیش کە ئەمەی بەسەر کورتێنە ئەمیش بە هەمان شێوە موسڵمان بوو ینی لێرەدا ئەمە ئەوە ناسەلمێنێت کە ئەم قۆناغانە کە لەو قۆناغانەی ڕابردوودا کە کورد تووشی کۆمەڵکوژی بۆتەوە ڕوبەڕووی کۆمەڵکوژی بێتەوە زیاتر فکری قەومیان بەسەردا سەپاندووە عەرەباتی خۆی بەسەر کووردا سەپاندووە زیاتر شەڕەکە شەڕێکی فکری و ئاینی نەبووە طبعا بەشێکی ئەوە شەڕێکی فکریەوە بەشێکی ئەوە بووە کە تعسوبی قەومیەت زاڵ بۆ بەسەریە تعسوبی قەومیەت وەکو عەرەب زیاتر کە خۆی بە دەرەجەیەک زانیوە و کوردی بە دەرەجە 2 زانیوە بۆیە یەکێک لەو سەبەبە گەورانە کە قەتڵ و عامی کووردە ئەوەیە وە گومانیشی تیان نییە میلەتی کورد ڕەدی نەکردوێتەکەوە بڵێن ئیسلامی قبول نییە لە سەدا 95 زیاتریشی بگرە قبوڵیەتی کەوا ئیسلام یاسای بێ چونکم هەموو یاساکانە گەل بیگری لە مناڵێکەوە لە دایکە بێ کابرایەکی گەنج بێ یاخود کار بەدەست بێ یا هەر کەسێک بێ لە مناڵ ناونانێکی مناڵەکەیەوە کە لە دایکە بێ هەتاکو وەفاتی ئامادەی بە ڕێوڕسمی ئاینی بڕێ بکە ئەمە دەلالەتە لەسەوەی میلەتی کورد میلەتێکی موسڵمانە و ئیسلامیشی قبوڵە و لەگەڵ ئیسلامیش گۆشکرا و هەڵسو کەوت دەکا بەڵام ئەوەی کە کراوە بەرامبەر بە میلەتی کورد بە تایبەتی لە مەسایلی کیمیا بارانە ئەوە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە باسم کرد تعسوبی قەومیەتە تعسوبی قەومیەتە بەشێکی بڵێن بانگراوەندێکی فکریە بەشێکی گەورەی تعسوبی قەومیەتێکەوە کورد بە دەرەجە 2 ئەزانن لە ڕووی قەومیەتەوە زۆر باشە لەو کاتەدا کە کورد کۆمەڵکوژ دەکرا کۆمەڵگەی نێودەوڵەتی لەکوێ بوون ینی من دەمەوێت وەکو کەساتێکی ئاینی وەکو زانایەکی ئاینی خوێندنەوەتان بۆ چەمکی مافی مرۆڤ کە لەم دوایانەدا زۆر بانگەشی بۆ دەکرێت ئەمانە لەکوێ بوون ئەمانە چ خوێندنەوەیکیان بۆ دەکەن بەڕێستان لە کاتێکدا کە کورد بەرچاوی جیهانەوە و کاتەش میدیا هەبوو و کاتە کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی زلهێز ئاگان لە ڕووداوەکان بوون ئەمانە لەکوێ بوون خۆی ئەگەر باسی مافی مرۆڤکەی مافی مرۆڤ وەکو باسم کرد لە پێشتریشا کە خی گەورە 1439 ساڵەمە و پێش لە قورئانە خی گەورە تۆماری کردو ئەم حورمەت و ڕێزەی ئینسانەکەوە خی گەورە ڕێزی لەناوە مافی مرۆڤ لە ساڵەکانی 1940 مافی مرۆڤ دروست بوو لەواتە مافی مرۆڤ ئەوەی کە ئیسلام مافی ئینسانی داناوبوو بوو ڕەخسەشم پێبڕی زۆر لە پێش مافی مرۆڤەوەیە بڵێ مافی مرۆڤ لەم ساڵانی 1940 مافی مرۆڤ هاوە گومانیتیانی ئەو وڵاتە زلهێزانی کەوا قەتڵ و عامی میلەتی کورد کرا خۆیان میدیا هەبووە وەکو جەناب باسی کرد و ئەم وەسایلی ئیعلام هەبووە ئەوە ئاگاداریش بوون
بەڵام وەکو باسێکن کەوا میلەتانێک کە وڵاتانی زیاتر غەرب بەتابەتی ئەڵمانیا بەتابەتی ئەمریکا زۆرترینیان ئەڵمانیا کە هەم ئەو چەکانی کە هی ئەڵمانیا لە ئەڵمانیاوە کڕاوە هاتوتە عێراقەوە هاتوتە کیمیایی هەڵەبجەوە نەکەرە چەکانە ئەو چەکانەی دیکەش کە ئێستا قەتڵ عامی ئینسانی پێیەکرێ کە ئەوەی ئینسان ئەوەی کە مافی نەبێ لەسەر ئەرزاق ئینسانە مرۆڤە چونکە ئینسان کوشتنی زۆر هاکەزایی بۆتەوە. زۆر باش ماوە ساماشت بەوە کرد کە چەمکی مافی مرۆڤ لە دوای ساڵەکانی 48 و ئەوانەوە زیاتر گەشەی سندووە باس کراوە. ئەم ساڵانەش هاوکاتە لەگەڵ دروستبوونی قەواری جوولەکە و دانپێدانانی لەگەڵ لەلایەن هەندێک دەوڵەتەوە. پێتان وانییە بەڕێستان کە چەمکی مافی مرۆڤ ئەمانەش کۆمەڵێک چەمکی دروستکراوی سیاسین بۆ خافڵاندنی هەندێک لە گەلانی خۆرهەڵاتی ناوەڕاست زیاتر لەوەی کە ئەمانە چەمکێکی واقعی بن و کۆمەلگەی نێودەوڵەتی لە کاتی کۆمەڵ کوشکردنی میلەتێکدا میلەتی کورد یاخود وەکو ئەرمەنەکان کە وەکو بینیمان لە خۆراوی تورکیا کە لەلایەن تورکەکانەوە کۆمەڵ کوشکران زیاتر ئەم چەمکانە چەمکێک نین کە بە سیاسی کرابن یاخود ئامانجێکیان لە پشتەوە بێت حتمما بە سیاسی کراوە چونکم چەمکی مافی مرۆڤ کە لەم ساڵانی دواییە دروست بوو و وڵاتانی ئەوروپی و وڵاتانی ڕۆژ ئاوا زیاتر سەرپەرشتی ئەکەن بە ناوی مافی مرۆڤەوە بەڵام ڕۆژانە نەکس ماڵانە ڕۆژانە و بە سەعات ئینسانە کوژرێ لەوەی کە بینیمان لە 5,000 کەسی هەڵەبجە و نزیکەی 180,000 ئەنفال و پاشان ئەرمەنیەکان لە تورکیا و پاشان ئەوەی کە بەرامبەر بە بۆرما ئەکرێ و زۆر وڵاتی تر بۆیە یاسا یا باس و یاسای مافی مرۆڤ یاسایە کە بە سیاسی کراوە تەنها خۆیان ئەگرێتەوە. ئێستا لە یاسای جوولەکەیەکەوە بەشێکی عالەمی داگیر کردووە مەسیحەتی بەشێکی عالەمی داگیر کردووە لە یاسای جوولەکەیە ئەوەیە کەوا ئینسان ئەگەر زوڵم جوولەکەی ئینسانی زوڵم لە جوولەکەیەکە بیکوژێ دەبێ بکوژرێتەوە بەڵام بۆی دروستە ئەگەر کەسێکی غیرە جوولەکە بکوژێ کەواتە بەدەست خۆیانە مافەکان ئەتوان مەتاتیە بەدەست خۆیانەوەی مەسلحەتیان بوو ئیشی لێکن و قسەی لێکن ئەگینا ناکرێ میلەتێکەوە هەموو بەچاو هەموو عالەمەوە لە میدیاکانە لە ئیعلامە لە وەسایلی ئینتەرنێت و یوتیوب و ئەو مەسائلە ئیعلامی کە ئەو کاتێش هەبووە بەڵێ لە کوردستانە کەمتر بووە بەڵام لە وڵاتانە بووە بە بەرچاوی ئەو عالەمەوە ئەم قەتڵ و عامەی بڵێن هەڵەبجە کراوە بۆ قسەیتیان ناکە لەبەرەوەی مەسلحەتی لەوانیە لە هەمان کاتە چەکەکە هی خۆشێتی بەڵام کاتێک کە مەسلحەتی نەما دێت ئەوەی کە کیمیایەکەی ڕشتووە کە سەدام حوسێنە لە ساڵی 2003 دەیگرێ و دەیکوژێ و ئیعدامی ئەکا لە دنیادا سزاکەی خۆی تا ڕادێک لە بەرچاوی خەڵک وەردەگرێتەوە. بەڵێ هەر لە دنیادا سزاکەی خۆی لە بەرچاوی خەڵک وەردەگرێتەوە سزای حتمما پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی کە عەزابی خەڵکی ئەدا لە دنیادا خوای گەورە عەزابی ئەدا لە قیامەتە خوای گەورە عەزابی ئەدا لە قیامەتە نەگەل لە قیامەتە في الدنيا والآخرة لە دنیاش و لە ئاخرەتیشا ئەوە گومانیتیان ئەوە بە سزاکەی خۆی گەی هەم بە بەرچاوی میلەت و خۆمانەوە بە ئەوەشی قیامەتی بۆ خوای گەورە. زۆر باش مامۆستا وەکو لە ڕووداوەکەی هەڵەبجەدا بینیمان وەکو لە تۆمارە ڤیدیۆیەکاندا بەردەوام بەرچاو دەکەوێت منداڵێک لەوێ کەوتووە پیرەمێردێک لەوێ کەوتووە کەسی گەنج ئەمانە خوێنەوەی ئاینی چییە بۆ ئەم کەسە بێتاوانانە ئەنی کوشتنی ئەم جۆرە کەسانە بە ناحەق لە کاتێکدا ئاگان لە ململانێ سیاسیەکان نەبووە ئەمانە چۆن لە قیامەت سزای خۆیان یاخود ئەوانی کە کوشتویانن سزاکانیان بەستەریاندا دەستەپێنن. خۆی سزای ئەو کوشتنە ئەگە سەری ئیسلام کەین یەکێک لە یاساکانی ئیسلام مەقاسیدی شەریعەیە. ئیسلام هاتووە بۆ مەبەستەکانی شەریعەت مەبەستەکانی شەریعەت و یاساکانی شەریعەت حیفزی نەسلە حیفزی نەفسە پاراستنی وەچەیە و پاراستنی مناڵە و پاراستنی ماڵ و عێزە مەبەستمان پاراستنی نەفسە ئیسلام هاتووکەوە نەفس بپارێزێ ئینسان بپارێزێ و کەسێک کوژێ ئەوەتە ئێمە ئاەتی قورئانمان هەیە خوا سبحانه وتعالى دەفەرمێ ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها ولعنه وأعد له عذابا وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا أليما يعني شوار سايب وداناو هر كسي قرآن فرمي هر إنسان مسلمان بكوجي طبعا أو ملتي كوا قتل عام كرا إعلاني كفر خوان نكردو ملتك مسلمان لولاتك مسلمانة كسي بكوجي نك جماعته قرآن فرمي أجر كسي بكوجي إيمان داري بنا حق فجزاؤه جزاكي جهنم
خالدا فيها تامنة وأبدي وغضب الله عليه وغضب خشم قيني خواي قوري قريته ودو وباشان ولعنه وبيبش لرحمي خواي قوري لعنت بمعنى بيبشبون لرحمتي خواي قوري وأعد له عذابا أليما وخواي قوري عذابك سختي بو حاضر كرو بو قيامتي يعني لدوزخة أما والله من برسالة كوا إنسانة بكوجة أي أجر كسر جماعته بكوجة أماش برسالة جبريكية من قتل نفسا خواي قوري فرمين بغير نفس فكأنما قتل الناس جميعا أو كسك بنا حق كوجة بمجرى وكواك هم كسك كوج به أي أوي كسك ككوملا كسانة وكوي كبيني ما لها لبجم جاري زيادة دمي وتركيز بخمسة أو أمانة سزا كانت شيء لكاتي دا كوملا كسانة كي زوريان بيكوا كشتوا وقدش بينين همي بنا حق بوا بله خوي سزاكي ولا أساي دستورية ولا أساي عراقية و ديارة بلام لا أساي قيامتية لا أساي خوايا گومانی تیانیە ئەو کەسەی کەسەیە کوژەیە خەڵکێکی زۆرە کوژێ کوشتنی ئەم هەموو خەڵکە لەسەر ئەم ئینسانەیە بۆیە لە ڕۆژی قیامەتە ئەم ئینسانەی کەوا کوژراوە مەقتولە بە قاتیلەکەی لە بەردەم خوای گەورە پێڵێ لەبەرچی من کوشت أي أجر كسر بلى بأي ذنب قتلت أو كاتكوا لك سردمي جهالتها منال زند بشالة كرا أي أجر كسر جماعته بكوجة بيغمر فرمي صلى الله عليه وسلم لروج قيامتها أم إنساني كمقتولة ككجراوة ديد بردم أم كابراي قاتلة بي الله لبرشي من تكوج من خوان جياني بيدابوم لجيانا بأزادي خواي جورا جيان بومي توبو من تكوج أي أجركو 5000 كز زندو بيتولي كمانيت يعني وعذابكي سخترو نار حتره بوي القرآن فرمي كوا من قتل نفسا بغير نفس أجر إنسان ود طبعا دواي أو هابيل وقابيلها كقابيل براي خوي كشت بوي خوي جورا فرمي من قتل نفسا بغير نفس هركس نفسه بكوشي بغير أو كوا حقيقي شرعي لسربه حقيقي شرعي لسربه بكوجته أو فساد في الأرض يا فساد وقندليك دروس كالس أرزا خرابة كارية فكأنما قتل الناس جميعا كأنما وكوايا كواها ممروفاتي كشتبه بوي ريز وحرمتي إنسان أو عند قورية بيغمر فرمي صلى الله عليه وسلم لقتل مؤمن أعظم عند الله من زوال الدنيا رواه النسائي يعني كشتني إنسانة كمسلمان قورتر لا يخواي قورة لتيكشوني أم دنيا لفرمودي كتيرا فرمي للرخاني كعبة بويا حتما جريمي أو كسي كوا قتل عامي جماعية جريمة كي قورتر عقوبة كي زياتر لا يخواي قورة لروج قيامته زۆر باش شما مەستا ئێستا لە حاڵەتێکی وهادا خەڵکانێک پرسیارێکی وان بۆ دروست دەبێت ئەوانەی کە بەر هێرشێکی بەم جۆرە دەکەون ئەوانەی کە بەر قەتڵ عامێکی گشتی جینۆسایدێک دەکەون ئەوانە پلان لای خوای گەورە چییە ئەمانە چۆن حسابیان بۆ دەکرێت مەبەستمە بڵێم کە ئەوانە بە شەهید قبوڵن لای خوای گەورە خۆی شەهید ئەگەر سەیری زاراوە شەرعیەکەکەی شەهیدەوەی کەوا موسڵمان بێ و لە پێناوی ئیسلامە شەهید بوو بێ یا لە پێناوی ماڵ و سەروەت و سامانیا یا لە پێناوی ناموسیا دیارە ئەو خەڵکەش کەوا ئەگەرێک و ئەهلی بڵێ موسڵمان بێ دیندار بێ کە لە پێناوی سەروەت و سامانیا و بە بڵێن خافڵاوی بەوەی کەوا ئاگای لە خۆی نەبووە کوژراوە ئەتوان بڵێ شەهید کراوە بۆ ئەوە کەوێتە مەشیئەتی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە باس لەوە کردەوەی کە مسلمان بێت شتێک هەیە بۆی کە ئەوەی کە باوەڕی بەخوانە بێ ئەمانە چۆن پاداش لای خوا وەردەگرنەوە ئەمانی هیچ پاداشتێکیان هەیە چونکە ئەوانیش وەکو غەیری مسلمانەکان ناحەقیەک بەرامبەریان کراوە خۆی پاداشتی ئەو کەسەی کەوا بڵێن باوەڕی بەخوا هەبێ مسلمان بێ دیندار بێ ئەگەرەکو لە ماڵی خۆیان کەسێ بچێتە سەری بیکوژێ یاخود تعدای لێ بکە یاخود دیفاع بکە لە ماڵی خۆی کۆمەڵێک قاعیدەیە کە شەرع دایناوە ئەچێتە بواری شەهیدیەوە بەڵام کەسێکەوە بڵێن بە مەزلوم بکوژێ ئەوە بڵێن ناتوانین بڵێ تەواو پلە شەهیدیەکەی هەیەکەوە ئیسلام قبوڵیەتی بەو شێوەیە بەڵام ئەوە کەوێتە سەر مەشیئەتی خوای گەورە و بڵێن پاداشتی خوای گەورە کەوا ئینسانە لە ژیانی دنیاە بە مەزلوم کوژراوە مامۆسای بەڕێز پێشتر ئاماژەت بە هاتێک کرد کە دەفەرموێت ئینی جاعیلون فی الئەرض خەلیفە من جێنشینێک لەسەر زەوی دادنێم کە خوای گەورە باسی کردووە لە قورئانی پیرۆزدا بۆچی وەستەعمەرەکم فی الئەرض بۆی کە زەوی ئاوەدام بکاتەوە
ئەو ڕژێمەی کە کوردی بەم شێوەیە کۆمەڵکوژ دەکرد ئەویش خۆی پێ موسڵمان بوو هەمیشە لە خۆناکانی ڕابردوودا گە لە ڕووی سیاسی و سەیرێکین دەبینین چەندین جار تۆمەتی نامسڵمانبوونی گەلی کوردی داوەتە پاڵ ئەم گەلە لە کاتێکدا کە خۆشی مسلمان بوو و دەبینێت کە گەلی کوردیش گەلێکی مسلمانە بۆچی تاوانێکی لەم جۆرە بەرامبەر بە گەلێکی لاواز بێهێز ئەنجام دەدات ئەمانە هۆکارەکانیان بۆچی دەگەڕێنەوە خۆی هۆکارەکان زۆرن هۆکارێکی حەسادەتە هۆکارێکی تەعەسوبی قەومیە هۆکارێکی ئەوەیە کە بڵێن پاکسازی و تەکەبوڕ و کیبرەکەوە خەڵکی خوار خۆی بە خوارەزانێ بە ژێردەسە زانێک و فرعون کەسێک بوو کە ئیدعای خوایەتیە کرد ئەها و قیبتیەکانی بەڕێزدا ئەگر قەومەکەی خۆی بەڵام بەنی ئیسرائیلی یذەبیحونە ئەبناءکم چیەکە سەری کوڕەکانی سەر ئەبڕێ ئەی کوشتن بە هەمان شێوە حکومەتی بەعسیش کەوا بڵێن لە چوارچەوەیەکی ئیسلامە ئیشە کرد یعنی پەردەیەکی ئیسلامی پۆشی و بۆ خۆی بۆیە زۆر جار بە ناوی ئیسلام و شتەکانێکە گە سەیریکەی شتە باشەکانی بە ناوی ئیسلامەوە کردبوو مستەشفا خەسەخانی بە ناوی خۆیە کردبوو بە ناوی سەحابۆ بڵێن خەڵکی عەرەبۆ کردبوو بەڵام ئەو شتانەی کە مەسائلی شەڕ و کوشتنە بە ناوی سەحابۆی کرد جێشی سعدی کوڕی ئەبی وەقاس یا ساروخی چی یا ئەم شتانەی کەوا ئەیویست قەتڵ و عامی پێ بکە یا کوشتن و بڕینی پێ بکە ئەی خستە پاڵی ئیسلام بەڵام شتە جوانەکانی بۆ خۆی دائناوی کە خزمەتیە کرد وەکو خەسەخانەیە قوتابخانەیە بە ناوی خۆی ئەی کرد بۆیە بانگراوەدێکی ئیسلامی بۆ خۆی دانابوو یا پەردەپۆش لەژێر پەردەی ئیسلامە خۆی بە مسلمان دەزانین لەژێر پەردەی ئیسلامە قەتڵ و عامی میلەتێکە کرد گومانیشی تیانە گەر ئینسان ورد بێتەوە لە ئاەتەکانی قورئان لە فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە یاسای ئیسلام لە هیچ یاسایەکی قورئانی و فرمودەی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم لە ئیسلامە جێ نابێتەوە کەسێک خۆی بە مسلمان بزانێ و بێ قەتڵ و عامی میلەتێ بکە یاخود ئینسانێ بکوژێ بەڵام پەردەپۆشی ئەوەی کردبوو بە ناوی ئیسلامەوە وەکو باسم کرد شتە جوانەکانی داناوە بۆ خۆی و ئەوەشی نەکبەتی و شەڕ و ئەوەی کوشتن و کوشتار و خەڵک ڕقی لێیە بوو هێنا بێ پاڵی ئیسلام بۆی خەڵک ڕقی لە ئیسلام بێ ئەوە تا ڕادێکیش بۆەوە نەبووکو خۆش ئاماژەت پێکرد ئەمە بۆ لێدان بێت بەشێکی شەڕێکی فکری بێ بۆ لێدان و ناشرینکردنی چەمکەکانی ئیسلام حتمما چونکم حکومەتی بەعەز ڕژێمێکی ئەفلەقی بوو ڕژێمێکی عەلمانی بوو ڕژێمێکی عەلمانی بوو لە سووریاوە پەرەیسن بۆ عێراق بۆیە ڕژێمێکی عەلمانی بوو حتمما هەدەفێک لە هەدەفەکان لێدان بوو لە ئیسلام چونکم ئەگە هەدەفی لە لێدان نەبێ لە ئیسلام نایە شتە باشەکان بە ناوی خۆی بکە شتە خراپەکان بە ناوی ئیسلام بکە حتمما هەدەفێکی نەک هەر حکومەتی بەعەز بەڵکو وڵاتە زلهێزانی کەوا دێن هەدەفی سەرەکییان بەرامبەر بە میلەتانێکی کە مسلمان بانگراوێتی ئیسلامیان هەیە فکرێکی مسلمانانیان هەیە هەدەفێک لە هەدەفەکانیان مەسائلی ئیسلامە و ئەوەشی وای کردو لە میلەتی کورد تا ئێستا هەر وڵاتی هەڵەسێ قەتڵ و عامێکیەکە بەڵام بێدڵنە ئەو هەموو یاسا بریقەدارێشەیە مامۆستا بەڕاست پێشتر باس لەوە کرد یەک لە هۆکارەکانیەوەی کە بەرامبەر بە کورد ئەنجام دراوە تەعەسوبیاتی قەومی حەزبی بەعسی عێراقیش بەشێک بوو لە حەزبی بەعسی سووری کە ئامانجی زیندووکردنەوەی عەرەب بوو لە وڵاتانی عەرەبیدا و بەعثەکە بە خۆت معلومە لای جەنابتان کە مەبەستی زیاتر زیندووکردنەوەی قەومی عەرەب بووە لێرەدا ئەومان بۆ دەرناکەوێت کە تەعەسوبیاتی قەومی تووشی ئیفرات و تەفریط و زیادەڕەوی کەمڕەویمان دەکات لەوەی کە هیچ بەهایەک بۆ چەمکە ئاینیەکان دانەنەین بەم شێوەیە گەلێک کۆمەڵکوژ بکەین بڵێ ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ یاسای ئیسلام جوانمان پێ فەرمێ دەفەرمێ یا ئەیوهە الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا أي خلقينا إما يوم أدرس كل اللي نرميه دايك آدم وباوك حوايا وجرامان بتشن شعب قبيلة عرب وشعبي عرب وكرد همو قبيلة كانوا 10 كان بولا برو يكتري بناسن بلام لني أمانشا إن أكرمكم عند الله يتقاكم باشترين كسر لني أمانة ويك خو باريز يعني سنوري خوا نەبەزێنێ بۆیە لە یاسای ئیسلامە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم فەرقی کابرایەکی عەجەم و عەرەب و کورد و ئەمە نییە ئیلا بتەقوە ئیلا بە تەقوا و لە خواترسانە ئیلا بۆیە کە ئەم ئینسانە تا چه ئەندازەیەک سنووری خوا نابەزێنێ یا ئیسلام ئەوەی قبوڵە نەک ئەوەی کەوا تەعەسسوبی
قومیەت یاخود ئەو ئیفراتی کە ئێستا تایەتی هەم لە مەسائل لە هەموو بڵێن شعبەکانە بە تایبەتی لە نێو شعبی عەرەبە حکوومەتی بەعز وای کردبوو ئیفراتێکی وای کردبوو کە ئێساش ئاسەوارەکەی دیارە بە عێراقەوە ئێساش ئاسەوارەکەی لە عێراقا دیارە و ئاسەواریشی لەسەر میلەتی کورد دیارە. مامۆستای بەڕێز لە قاعدەی لە یاساکانی جەنگدا لە ئیسلامدا کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سەلەم سەحابەکانی دەنارد بۆ فەتحکردنی ناوچەیەکدا پێی دەوتن کە منداڵ نەکوژن گیان لە بەران نەکوژن کۆمەڵە قاعدە هەبوون لە ئیسلامدا ئەمانە هەمووی هەیە بۆ چونکە منداڵ هیچ پەیوەندی بە بابەتە سیاسەکان و ئەم بابەتانەوە نیە کە گەورە دەیکا ولا تەزیر و وازیرەتون ویزرە ئوخرا هیچ کەسێک تاوانی هیچ کەسێک هەڵناگرێت ئەمەی کە بەرامبەر بە کورد کرا بۆچی بەم شێوەیە ڕەشەکوژی کرا حتمما وەکو باس ئەمەوە ناسەلمێنێ کە حزبی باسی عێراقی زیاتر پرسیارەکەم لەم ڕوانگەوەیە کە هیچ بەهایەکی بۆ چەمکە ئیسلامیەکان و چەمکە دینیەکان دانەناوە ئەسڵەن لە بنەڕەتدا هیچ شارەزاییەکی لە چەمکە ئیسلامیەکان و لە مەقاسیدەکانی ئیسلامدانی ئەوەی کە بەڕێستان پێشتران پێکرد حزبی بەعز کە ئەم هەموو نەهامەتی هێناوە بەسەر میلەتی کوردە و بەسەر خەڵکی مسلمانی شابەت بەعام بەگشتی و بە تایبەتی میلەتی کورد حتمما ئەوەیە کەوا بڵێن پەردەپۆشی وەکو باسم کە ئیسلامی کردووە و یاسای ئیسلامیشی جێبەجێ نەکردووە چونکم ئیسلام وەکو باسی کرد جەنابیش کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتی فەتحا لە کاتی شەڕیشە نەک لە کاتی فەتحا لە کاتی شەڕ و جەنگ و جیهادیشە سەحابەکانی ئامۆژگاری کرد بەوەی کەوا ئاگاتان لێ بێ پیر مەکوژن لەبەرەوەی پیر بە ساڵات چووە توانای شەڕ و بەرەنگابوونەوەی نییە لە شەڕیشە ئەوەیە کەوا ئەگە بەرەنگار بوویتەوە بەرەنگارێ بووە ئەیکوژی و پێغەمبەر ئەمری کردو بەوەی کەوا مناڵ مەکوژن لەبەرەوەی مناڵ با نەبێتە قوربانی ئەو جەنگە گەورەیە و ئافرەتیش مەکوژن ئافرەتیش مەکوژن بەڵام ئەوەی کە لە عێراقا بە تایبەتی لە کوردستانە بە تایبەتی تر کە بووە قوربانی مناڵ و ژن و پیر بوو بووە قوربانی ئەو مەڕامە سیاسی کەوا حکوومەتی بەعس کردی و ئەوەشی کە لە کوردستانە هەر گومانی تیانە لە هەموو لە عالەمە زۆربەی و خەڵکە بێتاوانی کە ئەکوژرێ لە ژن و لە مناڵ و لە پیر و لەوەی کەوا بە تایبەتی چینی مناڵ و پیر و ئافرەت ئەبێتە قوربانی کۆمەڵێک قسەی بریقەداری سیاسی و بەوەی کەوا فکرێکی ئەفکارێکی یاخود شتێکی بیسەپێنێ بەسەر میلەتێکە ئەو کاتە کۆمەڵی خەڵکی فەقیر و هەژار وەکەوەی کە بینیمان لە هەڵەبجەیە چەندەی گەنج بوو دوو ئەوەندەی ئافرەت و پیر و مناڵ بوو. لە هەڵەبجە بینیمان کورد ڕوبەڕووی کۆمەڵکوژی بووە لە ئەرمینیا پێشتر ئاماژەمان پێکرد ئەرمەنەکان لەلایەن تورکەوە ئێستاش دەبینین لە هەر لە چوارچەوەی کوردستانی گەورەدا خەریکە کورد لە بەشێکی دیکەی کوردستاندا خەریکە ڕوبەڕووی کۆمەڵکوژی دەبێتەوە ئەوەی کە من دەمەوێت بەراوردێ بکەن بەڕێستان لە نێوان ئەو باگراوەندەی ئیسلامی عەرەبی کە حزبی باز هەیبوو لەگەڵ ئەم باگراوەندەی کە ئێستا بەشێک لە پارتەکانی تورکیا هەیەە ئایا ئەوەی کە ئێستاش بەرامبەر بە کورد دەکرێت لە وڵاتێکی دیکە و خەریکە دەگاتە ئاستی جینۆساید و کۆمەڵکوژی ئەمە جارێکی دیکە کۆمەڵکوژکردنی گەلی کوردنیە لە بەشێکی دیکەی کوردستانی گەورەدا لە ژێرناوی ئاین و چەمکە ئاینیەکاندا وەکو جگە لە کۆمەڵکوژی هەڵەبجێمە کۆمەڵک شتی دیکەشمان هەیە کە حەزبی باسی عێراقی بەسەر گەلی کورددا هێناوێتی وە زۆر گەورەتر لە کیمیابارانی هەڵەبجە وەکو پرسی ئەنفال کە تێیدا 182,000 کەس ڕوبەڕووی ئەنفال کرانەوە ئەمەکی ئێستا لە وڵاتێکی دیکە لە پارچەیەکی دیکی کوردستان دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان ئەمەش هەر ناچێتە ئەم بابەوە ئەوەی کە تعاسوبیاتی قەومی میلەتێکی تر جارێکی دیکە دەیەوێت ئەم تعاسوبیاتە خاڵی کاتەوە لە میلەتی کورد لە پارچەیەکی دیکەی کوردستان حتمما ئەوەی کە بەعس کردی طبعا بەشێکی کەمی هەڵەبجەی ناگەر بەشە گەورەکەی سەیری کەی جینوسایدی پرسی ئەنفالە کە لە ماڵنی چواردەی چوار دەست پێیەکە ماڵنێکی تر وانە بەڵام ئەوەی کە نەکە لە کوردستان لە ئێرانە لە چوار پەرچی کوردستانە لە سووریایە یعنی کورد بەشە سەرێکەکەی ئەوەیە بیەوێ نەیەوێ بەم ئیسلامە گۆش کراوە کە هەموو زانایان و لە مفەسیرین و لە عولەمای فەرموودە و لە عولەمای فقه و لە زۆربەی عولەمایان و زانایان لە نێو کووردا پەروەردە بوون و کورد میلەتێکی ناسراوە لە هەموو عالەمە بە میلەتێکی مسلمان بە میلەتێکی خوێنەوار و وڵاتانی چواردەوریشکە کاتی خۆی کە بڵێن وڵاتانی زلهێز بەریتانیا و ئەمریکا وڵاتانی کەوا کوردیان کرد بە چوار پارچەوە
حتما هدفێکیان ئەوە بوو بۆیە ئێساش کە ئەکرێ ئەوەی کە لە کوردستانە ئەکرێ یاخود لەوەی لە ئێرانە ئەکرێ ئەوەی لە سووریا ئەکرێ و ئەوەیشی کە لە تورکیا ئەکرێ ئەوەیشی بەشێکی تعسوبی قومیەتە و بەشێکی مەسائلی فکری نا بەشێکی تعسوبی قومیەتە ئینە میلەتێکی کووردە لەو وڵاتی خۆیان ئەژی ئەم ئەچێتە سەر وڵاتەکەی کەواتە بەشێکی زۆری تعسوبێتی قومیە لەوەها پرسێکدا میلەتێک دەبێت بۆ خۆی چۆن بێ لە ناو خۆیدا بۆ بەرەنگاربوونەوەی دوژمنانی دانی مەبەستم زیاتر میلەتی کووردە تێگەیشتن لەم شتانی کە بەسەری دێت وە ڕوبەڕووبوونەوەی ئەوانەی کە نەیاری ئەم گەلەن بەڵێ خۆزان چی میلەتی کورد دەبێت چاک بزانێ جاری وا هەیە ئێمە زۆر ڕۆئەشین ئەمانوێ بە قسەی بریقەدار بە مەسایلی بریقەداری دنیایی ئەمانوێ خۆمان بەرەو پێش ببین بەڵام پشمان کردووە لە ئەساسەکەی کەوا دین و ئیسلام ئەوەی ئەساسە میلەتی کوردی لەسەر بێ ئیسلام و دینداریە بەڵام ئێمە جاری وایە مانوێ بۆی خۆمان بەرەو پێش بشین یا خۆمان وا پیشان بین کە ئەم دۆستی وڵاتانی غەرب و ئەوروپی و ئەمریکا و بریتانیا و وڵاتە زلهێزانەی کە ئێستا دەسەڵاتیان هەیە لە جوولەکە بێ لە مەسیحی بێ یا لە ئەدیانەکانی تر بێ بەڵام ئەسڵی مەسەلەکە ئەوەیە کە ئێمە میلەتێکی مسلمانین دەبێت بگەڕێنەوە بۆ ئەو یاسایی کە خۆمان هەمانەکە ئیسلامە حتا خۆمان بخەینە پێشەوە حتا خۆمان بڵین سوپاس و دەستخۆشی و دەست بەستنەوە بگرین قورآنە فەرمێ قاعدەیەکی قورآنە وەلەن تەرضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم خوا فەرمێ نە جوولەکە نە گاور بمەسیحی ڕازی نابێت لە ئینسان بەتایبەتی لە میلەتێکی مسلمان حتا تتبع دینهم یعنی حتا کو شوێن دینەکەی نەکەوی بۆیە گومانی تیانە ئەوەی کە دەکرێت بەرامبەر بە میلەتی کورد ئەوەیە کە باسم کە بڵێن زۆر باش مامۆسای بەڕێز ئێستا بەڕێزانی کە ئێستا بەدیار ئەم گفتوگۆی نێوان من و بەڕێستانەوە دانیشتوون پرسیارێک ڕەنگە لایەن دروست بوو ئێویش ئەوەیە کە لەم قسەی بەڕێستان کە فەرمووتان خوای گەورە دەفەرمێ ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم يعني حتى تتبع دينهم واتا ملتەکان کەواتە خۆ ئەمانەی کە کوردیان لە قۆناغەکانی ڕابردوودا جینۆساید و کۆمەڵکوژ کردو زۆر جار یەهود و نەسارا نەبوون زۆر جار لە خودی ئەم هەمان ئاینە بوون کە گەلی کورد هەیەی خوێنە بۆ ئەمانە چییە؟ خۆ ئێمە هەمان دینمان هەبووە بڵێ لە عێراقا لە عێراقا جوانە لە عێراقا هەمان دینمان هەبووە بەڵام بەسەرزارەکی هەمان دین هەبووە چونکم پێشتیش هەر باسم کە حکومەتی باسی پێشوو لە ناوچوو بڵێ بەناو حکومەتێکی ئیسلامی مسلمان بوو ئیدعای ئیسلامەتیە کرد مزگەوتیە کردەوە و سەردانی مەسایلی کەعبەیە کرد و خۆی وا پیشانەیە بەڵام بانگراوندێکی علمانی لادینی هەبوو بانگراوندێکی علمانی لادینی هەبوو جا ئەو تەعەسوبیە کە بڵێن کە پەنا ئەباتە بەر ئەم کوشتن و قەتڵ و عامە یا ئەو تەعەسوبەیە کە حکومەتی بەعس بووی و بەشێکیشی ئەوە بوو کەوا ڕووکەشێکی ئیسلامی هەبوو بەڵام لە هەمان کاتە بەرنامە و فکرێکی علمانی بووە هەمووش خەڵکی ژزانێ هەموو ێزانێ کەوا حکومەتی بەعس حکومەتێکی ئیسلامی نەبوو بەڵام سەپاندی بەسەر ئیسلامە و زۆر جاریش بەداخەوە کەوا نەیارانی ئیسلام بەتایبەتی جاری وایە نووسەری کوردیش لە نێو کووردە کە هەموو زەرەر و زیان و خراپە و کوشتن و قەتڵ و عامەکە دەخاتە نێو ئیسلامە وەکو چۆن کە سوورەتی ئەنفالی هێناوە بڵێن بەناوی ئەنفالەوە سوورەتی ئەنفالی هێنا و قەتڵ و عامی کردووە وەکو ئەوەی کە چۆن لە عیفری نەکرێ کە زۆر بەداخەوە زۆرێکێت لە جیاتیەوەی کەوا هەڵمەتێ بە دیفاعی لە عفرین بکە و لەو کوردانە بکە دێ پەلاماری ئیسلام و دینەدا بۆیە دایم ئەو میلەتانە یا ئەو قەومانە یا ئەو سەرکردانە یا ئەو ئەحزاب و میلەتانی کەوا خەڵکیان داپڵۆسیوە هاتوون بەرگێکی ئاینیان کردووە بەریە ئینا ئەگە بگەڕێنەوە بۆ ئەسڵی پشتی بەرگە ئاینیەکە ئەوانە هیچ شارەزایەکیان لە دینا نەبووە ئەگەر شارەزا بێت لە دین کەواتە دەگەینەوە ئەنجامی مامۆسای بەڕێز کە ئەوانە ئاینیان بەکار هێناوە بۆ خزمەتی قەومی خۆیان بڵێ حتمەن ئاینیان هێناوە بەکاریان هێناوە لە هەموو بوارە خراپەکانە ئاینیان هێناوە و لە بوارە چاکەکانی شاکۆمەڵی خەڵکی بڵێن بەناو مەسایلی پێشکەوتوی لە مەسایلی دینی و وەکو مامۆسای ئاینیوانێک بەکاریان هێناوە بە پارە کڕیونیان بۆی هەم فتوایەکی پێ بدا هەم قسەی بۆ بکە هەم بەڵەیەکی بۆ بکە لە هەمان کاتە لە ژێرەوەش
ئەوەی کە ژەهری خۆیەتی ڕشوێتی بەرامبەر کاتە پرسیارێکی زۆر جوان دێتە پێشەوەیش ئەوەیە کە لە ماوەکانی ڕابردوودا هەموو گەلانی ناوچەکە سوودیان لە زۆر دووبارە دەبێتەوە لە ناوەندە فکرەکاندا ئەویش ئەوەیە کە سوودیان لە فکری ئیسلامی و لە ئایدۆلۆژیای ئیسلامی وەرگرتووە بۆەوەی کە دەوڵەت و قەوار و هێزێکیان بۆ خوان پێ بنیاد بنێن. گەلی کورد لەم ناوەندەدا بۆچی هیچی نەکردووە؟ ئەمە پرسیارە زوو بەرگوێمان دەکەوێت. هۆی گەلی کورد ئیسفادەی کردووە، بەڵام زۆر جار کێشەکان لە نێو خۆیایەتی نەیتوانیوە لە نێو خۆیە مەرجعێکی دینی گەورەی هەبێ. ئەگینا ئەگەر سەیریکەی لە دوای خلافەتی ئیسلامیەوە هەچی شتە باشەکانە لە مەسایلی علمی تەکنەلۆژیا، لە مەسایلی پێشکەوتنی مێژوو، لە هەر بوارێکە بیگری بڵێن ئیسلام ئەوەی کە مسلمان بووە، ئەوەی کەوا بڵێن بانگراوندێکی ئیسلامی بووە لێوە سەری هەڵداوە هەتاکو هاتووەتە ئەم کاتێش. بەڵام ئەوەی کە خەلەلە میلەتی کوردەکەەوە لە هەر چوار پارچەی کوردستانە کەوا میلەتێکی گەورە و فراوانە، بەڵام بەداخەوە هەم مەرجعێکی ئەوە نییەکەوە بڵێن دەسەڵاتێک یاخود قوارێکی وا دروست بکە، هەم لە قوارێکی وا بێکەوە فتوای یەک بێ یا خەڵک چاوی لێ بکە. بۆیە ئەوەش بووە تەلەکەیەک بەسەر مسلمانان و زیاتر بەسەر ئیسلامەوە کە زۆر نووسەران دایە پڵۆسن ئەڵێن ئیسلام نەیتوانیوە هیچ بکە و چی پێیە بۆ میلەتی کورد. کەواتە ئەسڵ نەقدەکە یاخود ڕەخنەکە لە خودی پرۆگرامەکە و ئیسلامەکەدانی وەک دەبین لە بەرچاوی خۆمان دەوروبەر ئیسفادان لێوە کردووە، بەڵکو کورد خۆی ئەم نەقدە دەبێت لە خۆی بگرێت کە خۆی هیچی بۆ خۆی حتممە ئێمە خۆمان ئیسفادەمان نەکردووە، میلەتی کورد خۆمان ئیسفادەمان نەکردووە لەو ئەندازە ئیسلامی کە پێمان گەیوە لە زانایان و پاشان ئێساش کە هەیە کە ئێمە ئەڵێن لە سەدانەوە پێنجی یا زیاتری مسلمانین. ئیسفادەمان لێ نەکردووە، بەڵام خەڵکێتی ئیسفادەی لێ کردووە لە علمی ئیسلام، لە زانیاری ئیسلام. ئەو هەموو زانایی لە مەسائلی فیزیایە هەیە، یا لە مەسائلی کیمیایە، لە مەسائلی طبە، یا لە مەسائلی مێژوو حەزاری ئیسلامیە. گەورەترین حەزاری ئیسلامی لە میسر و لە سەردەمی ئیسلاما بوو. بۆیە هاتوون ئیسفادەیان لە هەموو بوارەکان ئیسلام کردووە، بەڵام بەداخەوە لەکەیەکە کە دەبێت هەم میلەتی کردووە بە تایبەتی ئەوەی کە زیاتر ئیدعای ئیسلامەتی ئەکا، زیاتر بڵێن بەم چەمکەیە بڕواتەوە یا ئیشی لەسەر بکە بۆ ئەوەی کەسێکی نەیار بڵێن ئەو تعلیقەیە ئەو قسەلۆکە نەخاتە پاڵ میلەتێکی مسلمان. مامۆستای بەڕێز، لە ماوەکانی ڕابردوودا هەمیشە دەمێ بگەڕمەوە کە کورد لە ژێر ناونیشان و لە ژێر ناوی چەند چەمکێکی ئاینی بە تایبەت ئاینی ئیسلام وەکو ئەنفال وەکو ئەمە ئێستا کە لە عەفرین ئەنجام دەدرێت هینی چڵە زەیتون، ناونیشانی چڵە زەیتون، بەم شێوەیە کۆمەڵ پوش کراوە. ئەگەر بێت و کورد خۆی لە ناو خۆی دایەک نەبێت، ئەگەری ئەوەش نییە کە جارێکی دیکە ئێمە هەر لەلایەن ئەم ڕژێمانەوە بە جۆرێکی دیکە لە جۆرەکان ئێمە کۆمەڵ کوش بکرینەوە وەکو ئێستا دەبینین کە دوای ڕفراندۆمەکەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک خێرایی لەم جۆرە بۆتەوە، ئەوەی کە ڕستقی منداڵێکی ساوای سەرلانکیش کەوتۆتە بەردەستی حکوومەتێکی ناوەندی کە میراتگری هەمان ئەم حکوومەتێک لە دوایەکەکانی پێشخۆیەتی. ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵ کوژینیە کە بەسەر میلەتی کووردا دەهێنن. خۆی جوانە، خۆی کوشتن هەرەوەندە نیە ئینسان کە بیکوژەوە بەشە گەورەکەیەتی عقوبە قیامەتەکەی ئەوەیە کە ئینسانێ بکوژەوە کوایە هەموو عالەمی کوشت بێ، هەموو جیهانی کوشت بێ، بەڵام بەشێکی کوشتنی هەیە معنەویە. وەکو ئەو بەشەی کە ئێستا منداڵێکی بچووک، ئافرەتێکی بێوەژن، مامە حاجیەک یا مامۆسایە فەرمانبەرێک یا هەرچین و توێژێک لەم کوردستانە بڵێن چاوەڕێی پارچەیەک نانە یا دینارێکەکەوە حکوومەتی عێراقی کە میراتگری حکوومەتی پێشووە چاوەڕێ حکوومەتی عێراقیەکەوە بیداتێ، بۆیە گومانیتیان نییە ئێمە ئەگەرەک و یەک پارچە بین ئەوە دژمنی زەفەر نابە. بەڵام ئەگە پەرتەوازە بینۆکو ئەوەی لێ دێکە ڕیفراندۆم کرا و 16 ئۆکتۆبەر دروست بوو، ئەو هەموو زەرەرە درا لە گەشتینەوە خاڵی سفر بڵێن دەستمان پێ ئێستا بێ لە سفرۆ دەست پێکەیتەوە. بۆیە قورئان جوانمان پێڵێ، بۆیە ئیسلام وامان فێرەکە ئەم میلەتە هەتا لەسەر یاسای ئیسلام بێ بە قاعید و قواعید.
يعني بملت وبالرئيس كانشو بكار بدستو لما مسؤولين كار بدستو للرئيس ولا برلمان ولا ياساي لوزير حتى كو خوارو بيجرا اجر لقل اسلام بجي اسلام فيرمانك واعتصموا بحبل الله جميعا هومان بيك ودز بقرين بياساي خواي قولو هاوكاري يكتريبين او كاتا دجمني زفر فينا يعني بلانقا برتوازبين دور كوتين ولا ياساي اسلام لدين بخوي ئاوامان لەیە کە ئێستا هەومان چاوەڕێی کەسێکین کە میراتگیری ڕژێمەکانی تریشە هەر میراتگیری چوار ڕژێم لەوە پێشە وردە ئێستا ئەمە بێت چاوەڕێکەین ئاخۆکەی موچەمان بۆ دێنێ ئاخۆی نانمانەیاتێ ئەمە بەڕاستی ئێمە خەلەلێکە لە نێو میلەتی ئێمەیە ئەویش ئەگەڕێتەوە بۆ دوورکەوتنەوە لە ئیسلام ماوەسێ بەڕێز باس لەوە کرد ئاماژەت بە ئەم ئاتەکەت واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئەمە دەمەوێت پرسیارێکی لێ دروستکەم و مەبەستمە بڵێم کە تا چەند کورد لە قۆناغەکانی ڕابردوودا کە کۆمەڵ کوش کراوە تاوانەکە لە خۆی بووە زیاتر نەک لە دوژمنەکانی بەو پێی کە دوژمن بە پەرتەوازەی زانیون هەمیشە تەفرەقەی ناوخۆ ئەو کلێنە گەورانەی کە لێ ناو کووردا هەبوون وای کردووە کە دوژمن زەفەر بە کورد ببات ئەزانین چی حتمما ئەوەیە کە میلەتی کورد ئەگەرەک و یەک پارچە بوو ناتوانێت زەفەری پێ ببە یەک پارچە نەبوو کوردەواری ئەڵێ گورگ پەلاماری مەڕی دوورەدا مەڕێکە دوور کەوتەوە لە ڕانەکە گورگ ئەی خوا بۆیە هەر میلەتێکیش پەرتەوازە بوو بۆ خۆی وڵاتان زاڵەوێ بەسەریە قەتڵ و عامیەکە بێنانیەکە بێئاویەکە دەسە پارچەیەکە و ئەمەش یاسایەکی فیرعونیە لە عالەمە تطبیق ئەکرێ فرعونە هاو يستضعف طائفەیەکی ضعیفە کرد ضعیفێکی طائفەیەکی بە قووەتە کرد عادەتەن وایشە ئینسانێکە ضعیف بوو بڵێن چاوەڕێی نان بوو چاوەڕێی ئاو بوو چاوەڕێی ئەوە بوو هاوکارێکی کەی دایم چاو لەبەرە بێ و کاتە توانای ئەوەی نییە بجوڵێت تەکانێ بە بەڵام ئەگەرێک و هەمومان یەک بووین میلەتی کورد لەسەر ئەو یاسا جوانی ئیسلام کۆ بوویەوە یا کبر و حقد کاتێک کە سەیری دینەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ فەرمێ هەر ئینسانێ بەقی مسقالە زەڕەیەک کبر لە دڵیا هەبێ ناچێتە بەهەشتۆ پێناسەی کبر بەوە کراوە بەتەڕ الحەقی و غەمت الناسی ئەوەیە کەوا ڕازی نەبی بە حەق و خەڵکیش بەکەم بزانی بۆیە بەشێکی سەرەکی ئەوەیە کە کبر و حەسادەت و خۆبەزلزانین لە نێو کووردا هەیە لە نێو قیادەی کووردا بە تایبەتی دەسەڵات زیاتر چونکم ئەگەرەک و کبر و حەسادەتێ خۆبەزلزانینێک نەبێ خەڵکی خوارەوە بەکەم بزانێ و خۆشی بە گەورە بزانێ ئەو کاتە هەر هەموو سەر ئەکەن بە یەکە دەست لە دەست و کوردەواریڵە دەست لە دەست و قوە لەخوا بەڵام ئەگە پەرتەوازە بووی ئەوە گومانی تیانە نەک حکومەتی بەعز و بەر شاڵاوی پاکتا و خراپەی تریژەکەوینەوە لە نێوان وڵاتانە مامۆستای بەڕێز من هیچ شتێکم نەماوە بەڕێستان چیتان ماوە سەبارەت بە کۆمەڵکوژی کە بتانەوێت بیڵێن و نەتانوت بێت بەڵێ وەڵا کۆمەڵکوژی ئەوە عقوبەکەی دیارە باسی ئێمە دنیایی ناکەین باسی قیامەتیەکەین کە خوا سوبحانه وتعالى ئاەتەکەمان خوێندەوە کە ئەگەر ئینسانی مسلمانێ بکوژێ خوای گەورە چوار عقوبەی بۆ دانێ وە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەمان شێوە دوو قەزاوەت باسەکە یەکەمیان قەزاوەتێکە لە مابەینی ئینسانەکانە ئینسان و خوای گەورەیە نوێژە و قەزاوەتێکیش ئەوەل ما يقضى بين الناس يوم القيامة في الدماء یەکەم قەزاوەتێک خوا سبحانه وتعالى بڵێ محکەمەی ئینسانی لەسەرەکە قەتڵە کوشتنە بۆیە كاتي صفتي عباد الرحمن باسكا خواي قورده فرمي ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق إنساني إيمان دار صفتي وايا خلق ناكوجه مقا بحق بوي كوا نفسك كشتبه كسيك كشتبه وإسلام فيرمانكا كإيمي مسلمان شون بيغمر فرمي اجتنبوا 7 الموبقات دور كونه لو تاواني كحو تاواني كبشكينه كإنسان لنا وأبا يكيان قتله لدواي شرك بيغمر باسي قتلك يا أكبر الكبائر بويا دبي إنساني مسلمان بتايبتي إيمي ملتي كرد ئاگامان لێبێ حتا بە قسەیەکیش بەشدار نەبین حتا بە قسەیەکی جاری وایە دانیشتون لەبەر تەلەڤیزیۆنەکە کۆمەڵی خەڵق قەتڵ و عامەکرێ بەبێ وێ من هیچ ئاگامان لێبێ بەبێ وەی من ئاگام لێبێ ئەم کەسە کوژراوە لەسەر چی ئەکوژێ یا بۆ ئەکوژێ یا ئەم حکوومەتەی کە ئەیکوژێ چۆن ئەیکوژێ
لە پشتی تەلەڤیزیۆنەکە یا بەرامبەر تەلەڤیزیۆنەکە دەستخۆشیەکەم پشکێکی خۆمان لەو قەتڵە بەڵێ پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم من أعان على قتل مؤمن هەر کەسێ هاوکار بێ بۆ کوشتنی مسلمانێک بشەطری کەلیمەتین بە لە تەقسەیەک هەر بەڵێ دەستی خۆش بێ چاکی کرد بەشدارە جاء يوم القيامة لا فرموديك ترى فرمي لقي الله مكتوب بين عينيه آيس من رحمة الله الكاتب لقاي خواجا لن يوشاي نسرا وما ببشر الرحمة خواي جورا بوي خواي جورا أو ندر رزي لإنسان قرتوا حتى بتشوكترين شيء غيبة ولا يخطب بعضكم بعضا قبوليني إنسان غيبتي كسبك من غيبتي توبكم يعني لباج من لباسكم عيبة كانت باسكم أي شيء جايوي كبيم کەسێ بکوژم ژیانێک کە خوای گەورە داوێتی بەم ئینسانە خوای گەورە بە زیندوی کردووە بژی بخوا بخەوێ لە نێو ماڵ و عائیلەیە حڕە بە هەر ئارەزووی چی ئەکا چ یاسایەک ڕێئەدا بە من بێم ئەو ژیانی لێسەنمەوە بۆیە قورئان حرامی ئەکا بۆ قەتڵ و عامی میلەتێ یاخود بۆ تاکە کەسێ و بۆ هەموو مسلمانانیش بۆ ئیمانداران ئاگیان لێبێت کە ئێستا بە تایبەتی قەتڵ و کوشتن جاری وای ئینسان زۆر ئاسایی بۆتەوە زۆر ئاسایی بۆتەوە بە لێشاو خەڵکە کوژرێ ئاساییە ئەوە یەکێکە لە نیشانەکانی قیامەت و جاری وا هەیە ئینسان بەو شێوەی کە باسم کە ئەگەر بیر لە عقوبەکەی کاتەوە بیر لە عقوبەکەی کاتەوە ناچێ بەرە ئەو کوشتنە نەخۆی ئەکوژێ کە ئێستا ئینتیحار زۆر بووە خەڵک خۆی ئەکوژە جاری وا هەیە و یاخود خەڵک ئەکوژێ جاری وایە لەسەر شتێکی هاکەزایی یا لەسەر پارچە زەویەکە یا لەسەر دەمبۆڵەیەکە یا لەسەر هۆڕینی سیارەیەکە یا لەسەر پێشکەوتنێکە پەلاماریەدا و چوافیشێکی پێوە نەیکوژێ بەڵام ئەگە ئێمە گەڕێینەوە بۆ ئەسڵی مەسئلەکە کە ئیسلامە ئەو کاتە ئاەتەکانە خوێنینەوە و پێغەمبەر باسی یەکا بۆمان هەڕەشەکانی قیامەت دەخوێنەوە ئەو کاتە دوورەکەوینەوە لەم تاوانش هەموو کەسێک لە سیلمدا دەژی ئەو کاتە بڵێ ئەو کاتە بۆیە خۆی ئیسلام کە هاتوو ئەم مافانەی هێناوە مەقاسیدی شەریعە بۆیە ئینسان بە سەلامەتی بژی وڵاتێکی سەلام و سەلیم و ئەمان بێ بەسە بۆ ئەوەی بڵین کە سزای کەسێک کە کەسێک دەکوژە یاخود گەلێک کۆمەڵ کوژ دەکات لە وەسفی غیبەتدا کە دەفەرمێ ئەیحب ئەحەدوکم ئەن یەأکوڵ لەحم ئەخیه مەیتە غیبەتی کەسێک کە بکرێت بە وەک ئەوە تەشبیه کراوە کە وەکو گۆشتی براکەی خۆت بە کاڵی بمردووی بخۆی ئەی کەسێک کە کەسێک دەکوژێ کەسێک کە گەلێک جینۆساید دەکات بەڵێ بەڕێزان بەم جۆرە کۆتاییمان هێنا بەم ئەڵقەی بەرنامەی باس و خواز لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سەردار حەسەن زانای ئاینی لە ستودیۆکانمان لە شاری سلێمانی مامۆستای بەڕێز دەستان خۆش بێ خوای گەورە پاداشتانداتەوە تا بێگەیشتنەوە لە ئەڵقەیەکی دیکە ولاکتان بەخوای میهرەبان دەسپێرم خواتان